بەخێراتی هەموو میوانە بەڕێزەکان دەکەین بەخێر بێن سەد چاوان یەکێک بەخێر بێن گەورەتان کردین سپاس بۆ کاک هەڵمەند و کاک زانیار و سپاس بۆ بڕوان تاقانە و کاک ئارام و کاک کاروانی خۆشەویست زۆر بەخێر بێن سەد چاوان کاکە کاروان شاروانی سپاس بۆ کاک هەڵمەند منتک پشت و پەنای سەبا عازیز لەگە مام زانیار زۆر سپاسی برای عازیز ماندووبوون کاکە سلێمان مەشهورە بە مندۆ شوانی و کاک عومەری خالد قەساب و کاک ئارەم زەیرەبانی و بێوار و بەهێز و کاکە عومەر و ئەو میوانە بەڕێزەکان کە ناوەکانیان ئینشەڵڵا دوای دەخوێنینەوە لە خزمەتیان داین بەخێر بێن سەد چاوان ئای بارزانیە بارزانیە بابی نەمێر بارزانیە ڕێبازیە و ڕێگەمانە ئەو باب و باپیرمانە کاک مەسرۆڕە برای ئەو شانی پارتیە جوانی شێخ ئەحمەد خۆش بێ لە پێشتی دەی بارزانیە خۆشەویستی بارزانیە بەناوی کاکشوان و بەناوی هەموو خزمانی ئاهلی نوعمان بە خێراتێکی گەرمی کاکارکانی زۆر بەڕێز دەکەین و بە خێراتێکی سەردەم میوانە بەڕێزەکان دەکەن کاکارکان زۆر بەخێر بێ سەر و سەرچاوان ئای پێش قازی پێش بارزانی بەدیل دەخوێراینەوە ئەی هەرچێ لەسەر حکومە ئێمە دەتەوساینەوە گوڵاویان لێ دەبڕین وشێک بووین دەژیاینەوە لەژێر سێبەری ئاڵای بارزانی عەساینەوە لەژار سێبەری ئاڵای بارزانی عەساینەوە بارزانیە بارزانیە بابی نەمێر بارزانیە ئای ڕێبازیە و ڕێگەمانە ئەو باب و باپیرمانە لستی سەد و نەواتمان پشتی سەرۆک بارزانیە کاکشوان با ڕوح و بەژیان خۆشەویستی بارزانیە بژی کاکشوانی شێخ ئەحمەد ژمارە 36 لستی سەد و نەوات ئای بژی بۆ دێموکراتی بڵێن هەر بژی پارتی چەند ساڵی بێدا بڕان پێشەیدا بەخاباتی بارزانی پێسەر هەباڵ بڕیان ڕێگای سۆڤیەتی ئەی لە ئاوی ئارازەر چوون بێترسی بێمەینەتی مەداریەی زەناڕانی هەر قابیلی خۆیەتی لەبار ئەو گۆڕەی دەبرم بارزانی تێدایەتی کاکشوانی شێخ ئەحمەد بەڕاستی بەقیمەتی مێشکی جاخاڵە شوان کۆمپیوتەر ئەنتەرنێتی یادی بارزان قەسابە وەک لیرا بەقیمەتی خدا پایەت بەرزکە مەلیکی مەملەکەتی ڕەفیقی هەر کەسێک بێ لێی ناهێڵێ نگبەتی کوانشوانی شێخ ئەحمەد بەڕاستی بەقیمەتی لە مەجلیسدا دەنیشێ دەڵێ گوڵ و پیسەتی لەبەر جوانیەکەی دەمرێم جوانە شار و شەوکەتی يوليرين بس بارتيار دبجيرين ما خلشي يوليرين بس بارتيار دبجيرين لستي ستون واتمان لستي ستون واتمان
وەک چامان دەیپارێزین وەک چاومان دەیپارێزین سامانە بەزان قەساب چاوی مندوو ئەوای من دەڵێم وایە ئەو پیاوە بە وافایە تاکو ئێستا لە هەولێر کەس دڵی لێی نەشکایە ئەوی شوانی شێخ ئەحمەد فەقیری لا دڵدایە بۆیە دەنجی پێدەدەین بۆیە دەنجی پێدەدەین ئەو لە پارلەماندایە کاندیدی 36 قەڵامم لە دەستدایە کاک شوانی شێخ ئەحمەد بۆ مافمان وەستایە لیستی 190مان وەک سەری بڵند وەستایە لیستی 190مان وەک سەری بڵند وەستایە کە عومەر قەولی داوە خۆشمان دەوێ بەو خوایە خەرە عومەر و سەباح خۆشیان دەوێ بەو خوایە